لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە بەرنامەی گەرمە و گەرمتان پێشکەش دەکەم دوایەوەی کە لە کۆتایی ساڵی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان چوارەمی کۆنگری خۆی ئەنجامدا. ئەمڕۆ یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی بەڕێوە چوو لە کۆتایی کۆبوونەوەکەدا ڕاگەیەندراوێکیان بڵاو کردوێتەوە لە سێ خاڵ پێکاتووە کە بریتە لە دانانی لیژنێک بۆ پێڕەوی ناوخۆ و کارکردنی ئۆرگانەکان تا ئەو کاتەی کاروباری ڕێخستنەکان یەکلا ئەبێتەوە شێواز و هەیکەلی ڕێکخراوەی یەکێتی گۆڕانکاری بەسەردادێ یاخود دەمێنێتەوە کارەکانی خۆیان بکەن. خاڵی سێمیشان تایبەتە بۆی کە کۆبوونەوەی سەرکردایەتی بە کراوەی دەمێنێتەوە. لەگەڵ ئەمەشدا ئەمڕۆ لە گەرماوگەرمدا گفتوگۆ دەکەین لەسەر یەکەمین کۆبوونەوەی سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەت کە ئێستا لە کوردستان لە عێراق لە ناوچەکەدا بابەتی زۆر ئاڵۆز هەن کە دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەپێی سەنگی مێژووی خۆی و ئێستا و داهاتوو قسە و باسی لەسەریان هەبێ. لە گەرماوگەرمی ئێوارەدا دوو ئەندامی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانم لەگەڵدایە، هەڤاڵ ستران عەبدوڵڵا هەروەها هەڤاڵ پۆڵا تاڵەبانی. بەخێر بێن بۆ گەرماوگەرم. هەڤاڵ پۆڵا لای جەنابتەوە دەست پێ یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتی بە کریاوەیی مایەوە لەگەڵ خۆشیە لیژنەیەک بۆ پێداچوونەوە بە پێڕەو پێکێنراوە. قسە لەسەر پێڕەو دەکەین، هەرچەند بڕیار بوو پێڕەو لە ناو کۆنگرا گفتوگۆ و بابەتەکان یەکلابنەوە. ئێستا لیژنە دروست کراوە، چ جیاوازیەک هەیە، چ جیاوازیەک دروست دەکا ئەگەر ئێستا بێ یاخود ئەو کات بووایە؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا سڵاو و ڕێزم بۆ بینەرانی گەلی کوردستان هەیە. هەروەها پێم خۆشە ینی لێرەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و بە تایبەت لە جەماوەر و هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم بە بۆنەی ئەنجامدانی سەرکەوتنی کۆنگرە و ئەنجامدانی یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕاستی ئەمە سەرکەوتنێکە بۆ هەموو یەکێتیەکان و سەرکەوتنە بۆ خەڵکی کوردستان و شکستە بۆ ئەوانەی کە چاوەڕێوەیان نەکرد یەکێتی نیشتیمانی کوردستان شکست بێنێ و نتوانێت کۆنگرە بکە و نتوانێت کۆبوونەوەی سەرکردایەتی بکە و نتوانێت دەستا و دەستکردنی دەسەڵات و یان هەنگاو بنێ بۆ نێوبوونەوە و دووبارە هاتنەوە مەیدان بە استراتیژێکی نوێ و بە هێزێکی نوێ و بە کروتینێکی تازەوە. ئەمە ئەمڕۆ ڕوویدا سەرکەوتنێکی گەورە بوو بۆ هەمومان، بۆ هەموو هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە بە سەرۆکایەتی هەڤاڵ مستەفا چاوڕەش کە وەکو بەتەمەنترین ئەندام لە ئەنجومەنی سەرکردایەتی کە کۆبوونەوەکەی بەڕێبرد وەکو عرفێک کەەوە متەبەعە لە زۆربەی وڵاتانی دنیا لە سیستەمی لەو جۆرە کۆبوونەوانە. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ دەنگمان لەسەردا جگەت لە چەند بابەتێکی تر کە بوو بە بڕیار، بەڵام گرنگترینیان ئەوە بوو کە ئێمە لیژنەیەکمان دروست کرد بۆ پەیڕەوە. ئەمیش تەوسیەی مؤتەمەرە. لە مؤتەمەر ئێمە ئەو هەڤاڵانەی کە لە مؤتەمەر بوون دەنگیان دا بۆ ئەوەی کە ئەم 120 هەڤاڵی کە 121 هەڤاڵی کە لە ئەنجومەنی سەرکردایەتین جارێکی کە پەیڕۆ هەموار بکەنەوە و ئەوەی پێویستە مەسەلەن لە پەیڕۆوە هەندێک خاڵ ئیزافە بکرێ، هەندێک خاڵا ببرێ، هەندێک زیاتر شتی کرێتەوە. ئەمانە پیاچوونەوەی پیا بکرێ، هەموار بکرێ، ئەوەی پێویستە بکرێ بۆ ئەوەی ئێمە پەیڕۆیەکی باش و مدرێنمان هەبێت کە لەگەڵ ئەم سەردەمە و لەگەڵ سیستەمی تازەی بڵێن لەگەڵ ئەم عەسرە و لەگەڵ ئەم پێشکەوتنایە بگونجێت بۆ سرا وەکو استراتیژی نوێی یەکێتی کە ئێمە کاری لەسەر بکەین. بەڵێ دیارە وەکو وتم ئەوە تەوسیەتی مؤتەمەرە. مؤتەمەر ئەو سەلاحەتیەوە بۆ 121 کەسە کە پێداچوونەوە بۆ بە پەیڕەوی ناو خۆیان بکەن. ئێمەش ئیمڕۆ لەسەر ئەو بەرنامەیە ئەو هەڤاڵانەمان دەستنیشان کرد و دەنگمان پێدان بۆ ئەوەی هەموارکردنەوەی پەیڕۆ بکەن. زایدەن ئێمە ئەمڕۆ دیسان بڕیاری ئەوشماندا کە بۆ ئەوەی ئۆرگانەکان و دامدەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پەکیان نەکەوێ و کاروباری ڕۆژانەی خۆیان بەڕێ بکەن وەکو کار بەڕێکەر تا ئێمە پەیڕۆ پەسەند دەکرێ و شێوازی کارکردن و هەیکەلەی تازەی حزبیمان یێتە ئاراوە تا ئەو کاتە ئەو هەڤاڵانەش بەردەوام بن لە کارەکانیان تا پەیڕۆ بێتەوە جارێکی کە ناو ئەنجومەنی سەرکردایەتی لەوێ خاڵ بە خاڵ مناقەشە ئەکرێ و خاڵ بە خاڵ دەنگی لەسەر دەرێ. زۆر باشە. هەڤاڵ ستران مەبەستان چی بوو لەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بە کراوەی بمێنێتەوە؟ هەڤاڵانی ناو یەکێتی یاخود ئەوانەی کە دڵسۆزی یەکێتی یا بەگشتی لە کوردستانیش چاوەڕوانیەوە بوون لە یەکەم کۆبوونەوەدا سەرۆکی یەکێتی یاخود سکرتێری یەکێتی یەکلا بکەیتەوە هەڵبژێردێتەوە. بە هەر حاڵ مەبەستان چی بوو لە دەستەواژەی بەکراوەی هێشتنی کۆبوونەوەکە؟ ماوەیەکی دیاری کراوە یاخود هیچ سەختێکی زەمەنی نیە ئەم بابەتە؟
تا منیش وەکو هەواڵ بەڵاواسی کرد ئەمە ئەنی لە هیواکانی خەڵکی کوردستان بە کۆنگرەی نوێبوونەوە هاتە دی و ئێستا یەکەم کۆبنەوەی سەکردایی تازەیەکی نیشتیمانی کوردستانە کە ئەمڕۆ سازکرا بەکراوی هێشتنەوەی کۆبنەوەکە شتێکی متەوەقع بوو مادەم ئێمە هەر لەسەر عورفە قسەمان کرد کە بە تەمەنترین هەواڵی یەکێتی نیشتیمانی کە کاک مستەفا چاوڕەشە کۆبنەوەکەی بڕێوە ئێستا کۆبنەوەکە بەکراوی ماوەتەوە لەبەرەوەی لەم کۆبوونەوەیە بڵێن مەسەلەی هەڵبژاردننی سەکردایەتیەک یان سەرۆکی سەرۆک و دەستگا سەرچەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان مەطرح نەبوو لەبەرەوەی تۆ کە سەرۆکی هەڵبژێری ئەبێ سەلاحیات و دەسەڵاتەکانی و لێکجیاکردنەوەی سوڵتەی ئەو هەواڵانەی کە ئەمەرکاگرن ئەستووە ڕوون بێت و وازح بێت و لەبەرەوەی پەیرەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانیش تەفویزی کۆنگرەوە بوو کە ئەم سەکردایەتیە هەمواری بکە و دەستکاری بکە یاخود ئەو بڕگانەی پێویستن یان حتا ئەو زۆربەی ئەو بڕگانەی کە دەستکاریەکەن گۆدرێن ئەمە سەڵاحیەت درایە سەکردایەتی یەکێتی بۆی ئەو هەواڵەی کە خۆی دەپاڕێوێن و هەواڵانەی خۆیان دەپاڕێن بۆ ئەوەرکە گشتیەی کە بەرەوبردنی یەکێتی و ئیدارەدانی دەستگا سەرچەکانێتی بۆی سەڵاحیەتەکانی خۆیان بزان هەواڵانی بزان لەسەر ئەساسی ئەو بنچینەیە هەواڵانە هەڵەبژێرن بۆیە ئەو نەکەوتە دوای هەڵبژاردننی پەیڕۆ من تەسەورەکەم کە لە خلال ئەو مدەتەی کە دیاری کراوە بۆ کۆبنەوەی داهاتوو وارووا لەو ماوەی کە تقریبەن 10 ڕۆژەکات بۆ پەیڕەوی ناوخۆ ئەو شتانەیە یەکلایی دەبنەوە واتە پەیڕەوەکە یەکلایی دەبێتەوە و دێتە ناو کۆبنەوەی داهاتووی سەکردایەتی دەنگی دەسەر ئەدرێ و لەبەرەوەی وەکو کاک هەواڵ پەڵاوتی ینی بەرگە مناقشاکە و دەنگی دەسەر ئەدرێ من تەسەورەکەم یەکسەر ڕەنگە بۆ نمونە پاشوپێشێکی بکرێ مەسەڵەن بۆ نمونە قسە لەسەرەوەی بکرێت کە سەکردایەتی تازە یان با بڵێن ئەو کەسایی کە دەبێتە سەرۆک و ینی سەکردەی ئۆرگانە جیاجیەکان کێ دەبن ڕەنگە ئەو لە پێش ئەو بڕگەیە بکرێتە دەنگدانەوە بۆ ئەوەی لەسەر ئەو بنچینەیە سەرۆک و جێگرەکانیان بەرپرسانی کە بەو ناونیشانی کە لەسەری ڕێکەکەوین دیاری بکرێ بۆ ئەو هەواڵانەی کە خۆیان هەڵدەبژێن ئەو کاتە ئەو کێشەی هەڵ دەبێت ماتەبەقای پێرۆگەش هەر گرتووە لەسەرکە و ئێکلایی دەبێتەوە بۆیە یان متەوازیە پێم وایە هەموو ئینەکان ئەرکەکان کاتێکی دیاریکراوی هەیە ئەنی ئەم کۆبوونەوەی بەکراوەی بەجێ هێڵدرێ یاخود پەیوەستە بۆی کە تا چەند ئامادەکاریەکرێت و پێداچوونەوە پێڕاوەکەدا مدەی کۆبنەوەی داهاتوو دیاریکراوە یەکسەر ینی کۆبنەوەی داهاتوو ئەکرێەوە ئەو دەڕۆژەی کە بۆ پێرە و دیاریکراوە ئەو دەڕۆژە یەکسەر تەواو دەبێت و یەکسەر دێتە ناو کۆبنەوەی سەکردایەتیەوە لێش ینی کارەکانی کە دەست پێ دەکات ئەوەی کە هەیە پێویستە ئەم لایەک بزانین ئەو پێڕەوەی کە کاتی خۆشی نووسرا بۆ کۆنگرا گفتوگوی زۆری لەسەر کراوە و کە کۆنگرەش بە سەکردایی تازەی سپارت کە تەویزدا بە سەکردایی تازەکە گفتوگوی لەسەر بکەن هەموو یەکێتەکان هەموو هەواڵانی هەم کۆنگرە و هەموو هەواڵانی کە سەکردایی تازان خوێندویانەتەوە لەبەرەوە باوەڕ ناکەم ئیشکالێک بێت و حتا ڕەنگە گروپ مناقشیان کردی بێت وەکو خۆ بەخشانە گفتوگۆکرد لەسەر ئەو لایەنە کراوە لەبەرەوە پێم وایە ئەو دەڕۆژە یعنی دەتوانین ڕەنگە بتوانین کورتریشی بکەینەوە ئەو هەواڵانەیشی کە دانراون بۆ بڵێن وەکو لێژنەی پێڕەوی ناوخۆوە ینی 20 هەواڵ کە وەرکیان پێسپێراوە هەموو هەواڵانی دیکەش کە ئەندامی سەکردایەتین دەتوانن بچن لەگەڵ پەیڕەودانیشن ئەو بڕگانی بەشداریکە لە گفتوگۆکان ئەو فەقەراتانی کە پێیان وایە دەتوان مساهمەیەکی باش بکەن بەشداریی باش بکەن ئەوانیش دەتوان بڕۆناوی لەبەرەوە من تەسەورەکەم ئەمانەی وەخت بۆ کۆبنەوەی سەکردایەتی ئەگەڕێتەوە و وەخت بۆ لیژنەی پێرەوش ئەگەڕێتەوە کە لەماوەیەکی کەمەیەک لای بێت. بەڵێ هەواڵستان پێشەوەی بچین ئەو بابەتانی کە یەکێتیە بێ قسە و باسی هەبێ لەسەریان تا چەندە ڕووداوەکان کاریگەری لەسەرەوە دەبێت کە ئێوە لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی خێرا کارەکان ڕای بکەن و ئەوەی کە ئاماژە پێدا کەسی یەکەم یەکێتی و پۆستەکانی دیکەی ناوی یەکێتی دەستگاکانی یەکێتی یەکلا بکرێتەوە. خۆی تەبان
كاري كثير أنا وسه وحتى بو تجربة وبو خبرة كهذا كثير إداري جلسات توان بكن إداري قفتوش بكن نقول سياسة كان بلام مسألة برياري السياسي بيقومان أمد به يعني سكداية تازهر بجيرة أو هذا كسلوكياتي أم كارا أجنة دستور أوان أتوان يعني ب تینوتاوی گەورەتر بتوان ئیشەکانی کێتی پێشخەن کە وەکو خۆتەزانی وەکو باشکرا ئەم یەکی لە خاڵەکانی بڕیاری ئەمڕۆ لە کۆبنەوەی سەرکردایەتی و دەستگاکانێکی دیش ئەم کاری خۆیان دەکەن خۆ دەستگاکانێکی دیش بریتی نین ئەو دەستگایانی کە کای ناوخۆیی ڕێکخراوی دەکەن بەڵکو بریتی لەو دەستگای دیپلۆماسی کەیفێتی هەیەی بریتی لەو دەستگایانەی کە پەیوەندەکانێکی لەگەڵ دەرەوە لەگەڵ حزبەکانی دیکە لەگەڵ پرۆسی سیاسی کوردستان و عێراق وە لەبەرەوە یعنی کە وەکو دەستگا ناوخۆیەکانی کێتی تاعتیل نابن بەردەوام بن بێگومان دەستگاکانی دیکەش کە دەستگای پەیوەندین و بڕیاری سیاسین ئەوانش ڕاناوەستن بەردەوام دەبن. زۆر باشە. هەڤاڵ پۆڵا تا چەندە لە داڕشتنەوەی پەیڕە و یاخود دەستوری یەکێتیدا ڕەچاوی داواکاری هەڤاڵانی یەکێتی دەکرێت. ئەگەر کاتم بێتە ڕوونکردنەوەی کە دەمێت لە کاتی کۆنگرەوە پێش کۆنگرە دوو گروپ دروست بوویان کاری لەسەرەوە دەکرد کە لە ناو کۆنگرە پێڕە و ئامادە بکرێوەیەکیشان دوای کۆنگرا ترس هەبوو لەوانی کە دەبنە ئەندامی سەرکردایەتی پەیڕەوێک داڕێژن بە پێی باڵا و توانای خۆیان بێ ئێوە بەو شێوەیە پەیڕۆدا ڕێژنەوە یاخود ڕەچاوی کادرانی یەکێتی و چاوەڕوانەکانی کادرانی یەکێتی ژەکەن. بەڵێ دیارە ئێمە پێش کۆنگرە ینی ماوەیەکی زۆرە هەڤاڵانی ئێمە لە زۆربەی ئۆرگانەکانی یەکێتی سەرقاڵی ئەوە بوون کە پەیڕۆیەکی باش دانێن بۆ ئەم حزبە پێکەوە ڕەنگە بە سەدان سەعات کۆبوونەوەی هەڤاڵانە کرابێت لە زۆربەی ئۆرگانەکان لە ئەنجومەنی ناوەند لە مەکتەبی ڕێخستن لە ئۆرگانە جیاجیەکانی یەکێتی گفتوگۆ کراوە لەسەر ئەوەی چۆن ئێمە بتوانین پەیڕۆیەکی باشمان هەبێ. ئێمە چەند پرۆژەیەکمان هەبوو و ئەو پرۆژانە ماوەیەکی زۆر مناقەشەی لەسەر کرا بۆ پەیڕەوی ناخۆ. بۆ نمونە ئەنجومەی ناوەند پرۆژی هەبوو مەکتەبی ڕێخستن هەوی بوو و کاک فەرید ئەسەسەردووان پرۆژەیان هەبوو. ئەم پرۆژانە هەمووی مناقەشەی زۆری لەسەر کرا بە بەردەوامی یعنی ڕۆژانە کۆبوونەوە ئەکرا لە چەندین شوێن و ئەو کۆبوونەوانە زۆربەی هەڤاڵانی یەکێتیش کراوە بوو ینی هەموو ئەو هەڤاڵانی کە یانویست بەشدار بن لەو کۆبوونەوانە ئامادە ئەبوون و بیرروڕا و سەرنجی خۆیان ئەگەیان بۆ هەڤاڵانی کە لیژنەن لەو وەکو لیژنە دەستنیشان کرابوونیان ئەوانی کە ئەو پرۆژانیان دا ئەنا و کاریان لەسەرە کرد. بۆیە من پێم وایە ئەو پەیڕەوە ینی دەوڵەمەند کرا بە بیر و بۆچوون و سەرنج و تێبینی و هەموو زۆربەی هەڤاڵانی یەکێتی نیشتمانی کوردستان چکە وەکو پرۆسەیەکی کراوە بوو ینی هەموو کەسی توانی بەشدار بێت لە داڕشتنەوەی پەیڕۆی یەکێتیە و ئەو لیژنەیەکمان هەبوو ئێمە لیژنەی پەیڕۆ زائیدەن چەندین پرۆژەی کێش هەبوو ینی من پێم وانییە ینی لە کەس گیرابێ ئەگەر ویستی بێتی لە هەر ئۆرگانێکەوە چوو بێ یان پێشنیاری هەبێ پرۆژەی هەبێ ئەومانە ئێستاش ئەو پرۆژەی ئەو پەیڕەوەی کە دانرا و لە کۆنگرە درایە دەست ئەو ئەنجومەنی سەرکردایەتیە بۆ ئەوەی بڵێن مناقەشەی کەن و هەمواریکەنەوە پەیڕەوێکە ینی ڕاستە ڕەنگە لە هەندێک بابەتە کەم و کورتی و ئانیتیابێ و بۆیە ینی ئەمە جارێکی کە هەمواریەکەینەوە بەڵام من پێم وایە ینی جێی ینی چۆنەڵی نەتیجەی ینی مناقەشات و گفتوگۆ و نەتیجەی کارێکی زۆری سەرجەم هەواڵانی یەکێتیە لە سەرجەم ئۆرگانەکان. ئەنێ ئەوەی کە هێنراوەتە ناو هۆڵی کۆنگرە هەر ئەمان ئەو پێڕەوەیە و بەڵام چوارچێوەکەی داڕێژێتەوە یاخود ئێوە دەستکراون کە دەتوانن پێڕەوێکی تر بۆ یەکێتی پێشنیاز بکەن. ئەو پەیڕەوەیە و ئەو پەیڕەوە هەموارەکرێتەوە گۆڕانکاری تیا ئەکرێ چاکسازی تیا ئەکرێ شتی بۆ ئیزافە ئەکرێ هەندێک بابەتی لێلا ئەبرێ یان ئیتر بە جۆرێ لە جۆرەکان مناقەشەی لەسەرەکرێەوە جارێکی کە یێتەوە ناو ئەنجومەنی سەرکردایەتی دەنگی لەسەر دێتەوە خاڵ بە خاڵ جارێکی کە مناقەشە ئەکرێ و خاڵ بە خاڵیش دەنگی لەسەر. چین ئەوانەی کە زۆرترین ئەبنە بابەتی گفتوگۆکردن لە ناو ئەنجومەنی سەرکردایەتیە هەنی پێشوەخە شتێک حازر کراوە کە ئەمانە بابەتن کابێت گفتوگۆیان لەسەر بکرێت بۆ نمونە پێناسەکردنەوەی یەکێتی هەیکەلی یەکێتی ینی کامانە نەبنە بابەتی سەرەکی بابەتەکان ئەوەی پەیوەندی بە ژیانی حیزبایەتی و بە کاری ڕۆژانەی ئۆرگانەکانی یەکێتی و ئەوەی پەیوەندی بە سیاسەت و استراتیجی داهاتوو یەکێتی هەیە بۆ کارکردن هەموو ئەم بابەتانە ئەبێتەوە جارێکی کە جێگەی گفتوگۆ و مناقەشەی
هەواڵانی کە پەیڕۆ جارێکە هەموارەکەنەوە پاشانیش کە دێتەوە ناو سەرکردایەتی جارێکی کە مناقەشاکرێتەوە. من ئەمێ وەکو کەسی خۆتان لێتان پرسم کە هەردووکان ئەندامی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی گشتی یەکێتین هەردوو شتان پێڕۆتان خوێنێتەوە تۆ وە خۆت وەکو هەواڵ پۆڵا چ سەرنجێکە تێ لەسەرم پەیڕەوی کە ئێستا ئامادە کراوە وەکو خۆت وەکو لیژنەکە ناوەکو سەرکردایەتیەکە. ئێمە ئێستا ینی وەکووتم چەند ئەم پەیڕەوە لە چەند پرۆژەیەک نەتیجەی یەکگرتنی چەند پرۆژەیەکە یان تێکەڵکردنی چەند پرۆژەیەکە بووە بۆ پەیڕەوە. ئەو لیژنەی پەیڕەوی ناوخۆ کە دایانناوە ینی لەسەر زۆر بابەت تێبینی و سەرنج و ئەوان هەیە بەڵام ڕەنگە ئێستا نتوانین لێرە ئێمە لەسەر هەموو ئەوانەی کە سەرنجە خاڵ بە خاڵدانشین ئەوەی بکەین بەڵام ینی بێگومان ینی پێویستی بەوەیە هەموار بکرێتەوە و گۆڕانکاری تیا بکرێت لەسەر کۆمەڵی بابەت مەبۆن منە مەسەلەی لەسەر استراتیژی داهاتوو یەکێتی لەسەر مەسەلەی شێوازی بەڕێوەبردننی یەکێتی سەرۆکە سکرتێرە یان سەرۆک دەسەڵاتەکانی چیە جێگرە چەند جێگرە و چۆن دیاری ئەکرێ ینی شێوازی مەسەلەن بەڕێوەبردننی ئۆرگانەکان هەرێمەکان دەڤەرەکان ئەنی کۆمەڵێ دەستەواژە کۆمەڵێ بابەتی یاسایی و قانونی کە ئەبێ مناقەشەی لەسەر. زۆر باش هەواڵستانە و پرسیارەش بۆ تۆ ئەنی تۆ گەر پەیڕۆ هەموارکەیتەوە ینی تۆ خۆت شتێبینیەکە تێ لەسەر. تەبان من بەشێکی تێبینەکانمەوە ناو کۆبنەوە لەگەڵ برادرانە تەبان کە ئەندام لەوێ من مافیۆم هەیە بچم بۆلایەن و ملحازەکان هەموو هەواڵانش ینی بەکراوی هەیە بۆەوەی بەڵام بەستەکەی من زیاترەوەی نەگەیانی ئەوەی ئەوەی بابەتێکە زۆر جێگەی سەرنج بێ بەلای ئێوە. بەڕای من سێ و چوار بوار هەیە کە بێ پێڕوو ناخۆیکی دیشمەکوسان ینی تاکی دەکاتەوەیان ینی نێبوونەوە لە دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبێ یەکێ بێ لە ئەساسیەتەکانی ئەم پێرەوە تازە بەڵام بێگومان ڕەسەناتیکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شەی کە هەوێنی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێویستە بپارێزرێ و ئەمە لە ئەدەبیاتەکان لە دەساوژەکانە لە شێوەی نووسینیشە دەنگ بداتەوە و ئەبێ ڕێژەیەکە بێ کە فعلاً مصطلحات تازەش بین نەکایەوە ئەوەش مەطلوبە بەڵام بێگومان بڕوحی ینی ئەدەبیاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەرحلە جاجەکانە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەڕای من ئەبێ ئەو ینی هەرە من ڕەییشە ینی ئەم پەیڕەوە دەبێ ینی وابێت کە دوو سیفەت هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بیپارێزێت یەکیان سیفەتی یەکێتیەتی واتە وحدە نابەتەنیا و یەکێتیەتی ینی هەم دیموکراسی تێدا بێ و هەمیش ینی وحدەی قەراری تێدا بێ ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستا ئەم سیفەتی ئەم پەیڕەوە و سیفەتی ئەم سەرکردایەتی تازەش ئەوەیە کە سەرکردایەتی هەرێمەکان و یا دەڤەرەکانیش هەیە پێویستە ئەم دەرسە تێ بگەین کە واتە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بەوەی لە شۆڕ بێتەوە زیاتر بۆ ناو جەماوەرەکەی بەڵام لە تەلەپەنە ئەم بڵێن ئەم سەرکردایەتی هەرێمەکانە کەوای کرد بەشی زۆری هەواڵانی ناوچە جاجەکان ئەو کەم کوڕی کاموزارە دووسە بوو لە کۆمەلگانی یەکێتیە هەندێ ناوچە بوو تەفسیریان نەبوو ئەوەی حەڵ کردووە ئەبێ بینە سەرەوەی کە لەپەنە ئەم چارەسەری باشێشە لەبیرمان بێ کە یەکێتی یەک حەزبە و یەکێتی یەک حەزبە لە هەموو شوێنەکان لە بەغداوە تا کەرکووک تا سلێمانی تا هەولێر پێویستە ئێمە ینی تاکید لەسەر ئەوەش بکەینەوە یەکخێتابی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستگاکان زۆر بن هەمە جۆر بن و سەرکردایەتی ناوچەکانیشمان هەبێ زۆر گرنگە بەڵام هەمیشە لەبیرمان بێ ئێمە بۆ یەک حەزب خەباتەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بە خەسووسیەتی هەر ناوچەیەک ئەوەی کە بۆ خانەقین و بۆ کەرکووک دەسەدا ڕەنگە بۆ هەولێر یا بۆ بادیان مەسە خیتابیشکە دەست بدە ینی جۆرێکی دیکە لە ئیشکردن بۆ خیتاب بەڵام خیتابی یەکێتی نیشتیمانی کوردستان یەک خیتابە پێویستە پەیڕەوی ناوخۆ پێویستە ئەو دەستگایانی کە دروستیش دەکەین ڕنگدانەوەی ئەم ئینە بە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانمان دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستانمان هەیە لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک لە بەغدا لە هەر جێگایەک بێت کە وەکو حزبێکی کوردستانی و عێراقی کارەکات وەکو حزبێکی سەنگین لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە کە کارەکات ئەبێ ینی یەک خیتابمان هەبێ بەڵام بە شێوەی جیاجات تعبیر لێ بکەین بە دەستگای جیاجات تعبیر لەو خیتاب بکەین پێم وایە ئەمە شتە سەرەکیەکانی کە پێویستە لەناو پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەناو کاری یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگ ڕەنگ بداتەوە. خەڵک هەیە کە جاران ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەوی و پرۆگراممان پێکەوە بوو ینی هەمیشە حزبەکان بەعام لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە ناسرابوون نظام ینی بەرنامە و نظامی داخلی ئێستا ئەم جارە پەیڕەو بەجیایە بۆی فرسەتێکی زیاتر هەبێ کە شەرحی ئەدەب ینی شەرحی دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بە پێویستمان بە نووسینەوەی پەیڕەوێکیشە ئەم پەیڕەوەش زۆر گرنگە ئەم پرۆگرامە زۆر گرنگە چکە بە نەتیجەی حزبێکی سیاسی ئەم پەیڕەوە پەیوەندی ناوخۆیەکانی ئێمە ڕێکەخا بەڵام ئەم بەرنامەیە
ناستامەیەکێتی نیش ماکسان بۆ دەروی خۆی و دەری دەخایەتی خەبا ئەو پێڕەوەی کە ئێستا ڕشتنووسە هیچ باس لە بەرنامە نەکراوە باسی خۆ باسی ناونیشانێکێتی کراوە عینوانیەکێتی ئەم حزبێکی سوسیال دیموکراتە خەبات دەکا بۆی سێ چوار ئەوانە ئەو بەرنامەجە سەرەکی کەیکێتی حزبی مافیچاری خۆ نووسینە حزبی دیموکراسی ئەمان نووسراوە بەڵام بێگومان ئێمە پێویستمان بە بەرنامەیەک شەبێ کە یەکێ لە هینەکانی کە بێگومان لە کۆبنەکانی دیکەی سەرکردایەتیەوە ئەبێ پرجێنە سەری لە پەنا ئەوەی کە پێرە پەسەند دەکەین راپۆرتی سیاسی پەسەند دەکەین و ئەبێ بێگومان بەرنامێکی بۆ یەکێتی نیشتیمانی پەسەند بکەین کە ئەو بەرنامەیە هەڵقوڵاوی سەنگی یەکێتی و مەکانی یەکێتی هەرچەنە هەواڵستان بەگشتی باس لە پێڕەو کرد بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشام باس لە ڕاگەاندن نەکرد ڕاگەاندن وەوە میدیای یەکێتی ئەرکی میدیای یەکێتی لە دوای کۆنگری چوارەمەوە بێت چۆن بێت دەکرێت بەم شێوازەکاری میدیایی لە ناوی یەکێتیدا بەردەوام یاخود دەبێت گومانڕاکاری بێت لەم پەیڕەوی کە نووسراوە ینی ڕاگەاندنیش بەشێکی بۆ دیاری کراوە و بۆ خۆم شخصی خۆشم وەکو چۆن ڕەنگا و هەواڵ پۆڵا وەکو هەواڵانی دیکەش بۆ لە حەزەمان هەبێت لەسەر بوای ڕاگەاندن بەڵام ڕەنگە بە حکومی ئیشکردنەکەی من لە بۆی ڕاگەاندنە پرۆژێکشم تەقدیم کردو بۆ ڕاگەاندن سبەی لەگەڵ قسە لەسەر علاقات بکرێ من کەمتر قساکەم لە هەواڵ پۆڵا بەڵام ڕەنگە هەواڵ پۆڵا زیاتر یارمەتی بمدا قسە بکەم لەسەر دەورەکەی ڕاگەاندن بەڵام هەمومان بە نەتیجە هەموو هەواڵانی سەرکردایەتی حەقیەوەمان هەیە لەسەر هەموو بوارانی کە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانیەوە قسە بکەین بە ڕاگەاندنیشەوە واتە ئەو کەسێک کە قسە لەسەر ڕاگەاندنەکە تەنیا ڕاگەاندنکارەکانی یەکێتی نین ئەو 121 هەواڵەی کە سەرکردایەتی یەکێتین ئەوانە هەردوویان پێکەوە هەمویان پێکەوە لەسەر ڕاگەاندن قسەکەن بۆیە هیوادارم کە بتوانین مساعدەی یەکتری بکەین کە ڕاگەاندنێکی باش هەبێ بۆ قۆناغی داهاتوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕاگەاندنێکی تعبیر لەو تەوەجه تازەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەوەجهەیەکە ڕاستەنایەتی یەکێتی پارێزەی نەبوونەوەی یەکێتیش ئەکا بە پرۆسێکی بەردەوام. زۆر باشە من ناوبڕێک وەرەگرم هەواڵان دوایەوە گفتوگۆکەین لەسەرەوەی کە ئەمڕۆ لە کۆبوونەوە جگە لە بابەتەکانی پێوەست بە کاروباری یەکێتی بێگومان قسە لەسەر بابەتە سیاسەکانی هەرێمی کوردستان و عراق و ناوچەکەش کراوە بەڵام لە دوای ناوبڕێک لەگەڵماندا بمێننەوە گفتوگۆی لەسەر دەکەین. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە. پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکهاتووە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزە کراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرماوگەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێز ستران جگە لە بابەتە ناوخۆیەکانی پێویست بکێتی ئەمڕۆ لە کۆبوونەوەکە تا بێگومانە بێ پاستان لە پرسە سیاسیەکانی هەرێم و عراق کرد بێت کۆبوونەوە چه ڕەچەتەیەکیە بوو چ بەرچاوڕوونیەکتان هەبوو بۆی کە ڕووداوەکانی عراق چۆن مامەڵیان لەگەڵا بکرێ یاخود هەرێمی کوردستان چۆن مامەڵیان لەگەڵا بکرێت خۆی یەکێ لە هۆکارەکانی ئەوەی کە بڕیادرا کۆبوونەوەکە ینی بەپەلا ئەم لە خلای 2 هەفتەی داهاتووە ئەم پرسانێک لای بکاتەوە سەکردایت سەرۆک و جێگرەکان و لێپساوەکانی تر و لە خلای 2 هەفتەیە ئەم پەیرەوەیەک لای کاتەوەیەکی لە ئەنگێزەکانی کە پەلە لە مۆزوع بکرێ وەزی سیاسی عێراق و
ناوچەکەیە کە مووقفی ڕوونی یەکێتی کوردستان لێ دەوێت وەکو باسکی بەهێزی بزوتنی ڕزگاری خۆزی گەلی کوردستان ئێمە زین لەو کوردستانە حزبی دیکەش هەیە و دەستگای دیکەش هەیە بەڵام ئەوەی کە گرنگە خەڵک چاوەڕێتی مووقفی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەحداسانە چۆنە بێ من وەکو لە بدایش باسم کرد خۆی ئێمە دەستگاکانی یەکێتی دەست بەکارن بەردەوامن هەتاوەکو دوایی بڕیا لەسەر شێوەی داڕستنەوەیان دەدرێت لەبەر ئەو دەستگایانە ئێستا ئەگەر ینی مووقفی بڵین ڕۆژانەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێت لەسەر ئەحداسەکان ئەوە یەکسەر ئەو دەستگانی کە معنی قسەی خۆیان و کارەکان ڕایی دەکەن و لەم کۆنگرەش لەم کۆبنەوەشە تەبەن ئەڤال مستەفا چاوەڕەش وتەبێژی بڵێن یەکێتی شەبێ وەکو مووقفە ڕسمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو ئەحداسانی کە دێت پێشەوە دەرەبرن ئێمە چۆن دەستگاکانی مەسەرەن ڕاگەاندن و بڵێن ڕێخستن و ڕێکخراوەکان و ئەمان هەمویان ماونەتەوە ئێمە دەستگا دیموکراسیەکانیش وەکو خۆیان ماون دیماقاتمان بە هەرسێ بەشەکەی وەکو خۆی باوەکار کامڕۆ لە کۆبوونەوەکە تێڕوانینتان چی بوو لەسەر ئەو ڕووداوانەی کە هەن لە عێراق و زۆر کەمتر دەرفەت هاتە سەر ئەو مۆزوعانە قسە بکە لەبەر وەکوتم ڕۆژانەی یەکێتی قسەی خۆی مووقفی خۆی دەرئەبڕێ یانێ ئەوە نییە حتا ئەم سەرکردایەتی ئێستا ئەو هەواڵانشی کە کارەکەن لە بۆرە جاجەکانە دانەبراون وەفد دێ وەفد ئەڕوا استقبالەکەی قسەشی لێکرێ گفتوگۆش لەسەر ئەو بابەتانی دێنە پێشەوە دەکرێت بەڵام ئەمە هەمووی دوو هەفتە دەخایەنێ تر ئەو قەزایانەیەک لای دەبێتەوە بەڵام دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بڕیا دراوە ڕناوەسن عێلاقاتمان لە بەغدا کاری خۆیانەکە لە عێلاقاتی وەتەنیمان عێلاقاتی دەرەوکیمان هەمویان کاری خۆیانەکەن و ئەو دەستگایانی کە هەمانە هەلوێستەکانی یەکێتی دەرەبرن و لەگەڵیشی ئەگەر قەزێک دێتی پێشەوە مستەفا چاوەڕەش ئەو گەڵاڵەی ئەو هەلوێستانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرەوە ڕادەگەێنێ هەڤاڵ پۆڵا ئێوەش گەلەوەی ئەندامی سەرکردایەتی یەکێتیش بوون پێشتر لە پرسای مەڵبەندی بەغدا بوون لە دوای ئەو ڕووداوانەی کە هاتوونەتە پێش لە عێراقدا و بەتایبەت ڕووداوانەی کە لە ساڵی نوێ هاتنە پێش یەکێتی ئەوێ بەرنامەی کاری بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراقدا چۆن بێ لەگەڵ حزبە سیاسیەکانی عێراقدا بێت چۆن مامەڵە بکات بەڵێ دیارە بەشێک لەوەی کە ئێمە ئەو کۆبنەوەمان ئەمڕۆ کە گرنگ بوو ئەو کۆبنەوەی ئێمە بۆی کارەکانمان ڕێکخینەوە و زوو ئۆرگانەکانمان ئامادە بکەین و بە شێوازێکی تازە و استراتیژی و بەرنامەیەکی تازە و ئێمە دووبارە لە گۆڕۆپانی سیاسی عێراق و ناوچەکە و نێودەوڵەتیشا ڕۆڵی خۆمان بگەڕینەکێتی وەکو هێزێکی کاریگەر کە بەڕاستی گرنگە وجودی هەبێ و لە ئەحداسەکانە وەکو یاریکەرێکی سەرەکی وەکو هێزێکی کاریگەر پێویستە ئەو ڕۆڵی خۆی هەمیشە بگێڕێ کە هەمیشەش گێڕاوێت یعنی ڕۆڵی مێژوویی یەکێتی لە عێراق لە ناوچەکە لە ئەسەر ئاستی نێودەوڵەتی دیارە بە تایبەتی ئەگەر ئێمە باس لە دۆخی عێراق بکەین دۆخێکی زۆر خراپە وا پێویستەکە ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ هەموو ئەگەرێک خۆمان ئامادە بکەین بۆ هەموو حەدەسێک کە دێتە ئاراوە دیارە ئێمەش بەڕاستی وەکو یەکێتی کە ئێستا درکمان بەوە کردووە و هەستمان بەوە کردووە کە پێویستە ئێمە باشتر لە جاران و بەهێزتر و بە شێوازێکی کاریگەرتر ئێمە لەسەر لە ساحەی سیاسی عێراقا وجودمان هەبێ لەو ڕوانگەیەوە دیارە ئێمە لەسەر سیاست و لەسەر هەڵوێستەکان و ئەو ئەساسە بەهێزەی کە جەنابی مام جەلال بەڕەحمەت بێت کە ئەو ڕۆڵی کە هەیبوو لەسەر گۆڕۆپانی سیاسی عێراق و ئەو ڕۆڵی کە ئیبینی بۆ ینی وەکو عاملێکی خێر لە ناو هێزە سیاسیەکانی عێراقا بۆ کۆکردنەوەی هەمیشە لایەنە ناکۆکەکان بۆ ئەوەی کە هەمیشە یەکێتی ڕۆڵی نێوەنگیریەکی باش ببینێ و بتوانێت ئاراستەیەکی باش بێت لە ناو ئەو دۆخە خراپانەی کە هەبووە هەمیشە ئێمە لەسەر ئەو سیاسەتە و لەسەر ئەو ڕێڕۆی جەنابی مام جەلال بەردەوامین کە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە عێراقا وەکو هێزێک واناسراوە کە هەمیشە ئەتوانم بڵێم یان یەکێکە لەو هێزانەی کە یان بڵێم سەرکیترین و مەقبولترین هێزی سیاسی کوردیە لەسەر گۆڕۆپانی سیاسی عێراق لە ناو هێزە سیاسیەکانی عێراقا لەبەرەوەی هەمیشە یەکێتی سیاسەتێکی حەکیمانە بووە هەمیشە هەوڵی داوە لایەنە ناکۆکەکان کۆکاتەوە لەسەر مێزی گفتوگۆ هەمیشە هەوڵی داوە تەرەف نەبێ لەو سڕاعە نەیکە هەیە چی سراعی قتایفی بێ و چی سراعی سیاسی و ئەوانە هەمیشە هەوڵی داوە ینی ڕۆڵێکی ئاشتیانە بگێڕێ و بتوانێت کۆکەرەوەی هەموو لایەنەکان بێ لەگەڵ ئەوەیشە داکۆکی کار بێ لە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان و داکۆکی کار بێ لە خەڵکی عێراق بەعام لە هەموو شتێکەوە بکە کە خزمەت بە خەڵک بگەێنێ بۆ ئێمە
هەر لەسەر و سیاسەتە بەردەوامین وش استراتیژیەکە کێتین شمانی کوردستان وەکوتم لە سەردەمی جنابی مام جەلالەوە هەر بەردەوام بووە و ئێستەیش لە دوای ئەم ئەوەی کە پەیڕۆیش پەسەند دەکرێت و دوای ئەوەی کە ئێمە جارێکی کە ئۆرگانەکانمان ڕێک خینەوە من پێم وایە ئێمە پەرە بەو سیاسەتە ئەدەین و بەردەوامە بین لەو سیاسەتە و هەمیشە لەو ئەحداسانە و تا لەم چەند ڕۆژی ئەخیریش کە بەڕێز عادل عەبدولمەهدی هاتە سلێمانی هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستێکی نەگۆڕە کە لەگەڵ هێورکردنەوەی دۆخەکەیە لەگەڵ گەڕانەوەی لایەنەکانە بۆ سەر مێزی گفتوگۆ لەگەڵ چارەسەرکردنی کێشەکانە لەگەڵ تونند و تیژی و زیاتر بەرەو ئاڵوزبوونی دۆخەکە نیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەیە کە هەموو لایەنەکان بەپێی استحقاقی خۆیان لەناو پرۆسی سیاسی عێراقا ڕۆڵیان هەبێ و لە هەموو ڕۆکانەوە بەرکەوتی خۆیان هەبێ نەک لایەنێکی سیاسی تەرەفێکی سیاسی تیجاهێکی سیاسی تەرەفێکی دینیە هێزی چەکدارە میلیشیاتە چییە ڕێی خۆی فەرز نەکا لەسەر هیچ لایەنێکی کە و هەمووان پێکەوە ینی ئەم پرۆسی بەڕێوەبەرن وەکو ئەساسی کە عێراقی لەسەر دروست بووە کە ئێمە لە دەستورە لەسەر ئەساسی تەوافق و پێکەوە کارکردن و پێکەوە بەڕێوەبردنی ئەم پرۆسە سیاسیە پێک هاتوین هەر لەسەرەوە بەردەوام بین. بەڵێ هەواڵ پۆڵا ینی تەوژمی و ئەتێڕوانینی حیزبەکان لە بەغدا زۆر گۆڕاوە ئەو کاتە نییە کە سەرۆک مام جەلال لە بەغدا بوو ئێستا ئەجندای نوێ هاتوۆتە ناو بابەتەکانەوە حیزبی نوێ و گوتاری نوێ دروست بووە و دیارترین و تازەترینانم دروست بوونێ و گروپی شەقامەیە پۆپۆلیستەکان و خۆپیشاندەران ئەنی لەگەڵ ئەم هەنگاوانەی کە هاتوونەتە پێشەوە تێڕوانین لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا لەگەڵ حیزبەکانی بەغدا گۆڕانکاری بەسەردا نایەت ئەنی ئەوانی کە هەر دۆستەکەی جاران بوون هەر بە دۆستایەتی ئەمێنەوە لەگەڵ یەکێتیدا. بەڵێ دیارە ینی دۆخی عێراق دۆخێکی زۆر ئاڵۆزە ئێستا ینی بە تەواوی وەزعەکان ینی ئاڵۆز بووە ینی ناتوانێت ئینسان بڵێ ینی ئێستا ئەوەی ئەو خۆپشاندانە بە تایبەتێکگر باسی ئەوانە بکەین کە لەسەر شەقامن ینی ئاراستەیەکی سەرەکی نییە بڵێ ئەمە ئەو ئاراستەیە ئەو خۆپشاندانە نەبڕێوە بە ینی ئەجندای جیاوازە دەستی ئیقلیمی تایە دەستی نێودەوڵەتی تایە و ئەندی ئاراستەکان زۆر خراپنەوە بە تیجاهی تەعەسوب و تەتەڕوف و ئانە ئەوە ئەکەن هەندێک تیجاهیش هەیە بەڕاستی تیجاهی میانڕەوە و گفتوگۆی لەگەڵەکرێ و قسەی لەگەڵەکرێ هێزە سەرەکیەکانی هێزە ڕەسەنەکانی عێراق ئەو هێزانەی کە خاوەنی کاریگەر و تەسیرن لەسەر ساحی سیاسی عێراق بەشێکیان تا ئێستش پەیوەندی هەیە گفتوگۆ هەیە و ینی هەموو بە تیجاهی ئەوە بەشێکی زۆریان ینی لەگەڵەوەن کە دۆخەکە هێور کرێتەوە و بەرەو ئەوە بڕوا ینی هەموو ململانیەکان لەسەر مێزی گفتوگۆ یان لە پەرلەمان یان لە چوارچێوەی پرۆسە سیاسەکە یەکلا بکرێتەوە بەڵام هێزیش هەیە بە تیجاهی تونند و تیژی و بە تیجاهی تەتەڕوف و بە تیجاهی زیاتر ئاڵۆزکردنی دۆخەکە کارەکە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو وتم هەمیشە لە بەغا ئەو ڕۆڵە ئەگێڕین کە بەرەو هێوربوونەوەی دۆخەکە بەرەو گەڕانەوەی هەمووان بۆ سەر مێزی گفتوگۆ بەرەو گەڕانەوە بۆ بنەما دەستوریەکان کە هەمووی لەسەری پێکهاتوین لەسەر ئاساسەکارەکە. زۆر باشە هەواڵستان ئاراستەیەک هەیە لە بەغدا پێ ناچێت بە دڵ یەکێتی بێەوە وەکو ڕای خۆم بەتایبەت ینی لە ناوەڕۆکان نادە لە شکڵا بۆ نمونە دەرکردنی هێزە بیانەکان لە عێراقدا بۆ نمونە هەموارکردنەوەی دەستور هەنێگەر ئەم ناکۆکیانە بمێنێتەوە بۆ یەکێتی لەگەڵ هێزە سیاسەکان لە عێراقدا بێت چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت. تەمەن خۆی هەڵوێست لە بڵێن لە دەرکردنی هێزەکانی ئەمریکایان هێزە بیانەکان لە عێراقا لە ڕاستیە گروپی کوردستانی یان کتلەی کوردستانی بە زۆرینە هاتنە دەرەوە ینی کە لەگەڵ ئەو تەریقە معالەجە نین بۆ ئەو مەلەفە ینی وانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕای داوە هەتا سەر هێزێک لە وڵاتێک بێت کە خۆی ئێوە لایەنێکی سەرەکی بێت تێدا بەڵام ڕێوشوێن هەیە بۆ ئەم ڕێخستنی ئەم پەیوەندی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ حتا وڵاتانی ئیقلیمیش ئەمە کاردانەی ئەو منانەیە کە لە نێوان ئێران و ئەمریکا و لە نێوان محیط ئیقلیمی عێراقا دروست بووە بۆیە ینی دەستگار سیاسەکانی عێراق بە پەرلەمانی عێراق شەدەوێت ئەو کارە مەسئولێتەوە ئیدام بکەن و هێری بکەن ئەگەر قسە لەسەر پۆلپۆلیستی بێ خۆشحالە شەقامی عێراقی ئەتوانە باشتر تعبیر لەو لایەن عاتفێ بکە نەک پەرلەمانی عێراق بۆیە ینی هەڵوێستێکی نیشتیمانی کوردستان ئەوە گەڕانەی بۆ وەکو کاک پۆڵاوەتی گەڕانەی بۆ سیاقە دەستوریەکان چونکە ئێمە لەسەر بنچینی ئەو دەستورە لەگەڵ عێراقێکی فیدرالی و عێراقێکی دیموکراسیمان بیناکراوە و هێزی سیاسی کوردستانیش بە شێوەی گشتی لەسەر ئەوە ئەبێ لەسەر ئەوە بینا بکرێ قەزای مەبدەیەکان چییە حتا ئێستا مەسەڵەن بۆ ئێستا شەقام هەیە دەوتێ شەقام هەیە نەخبەی سیاسی ئێستا ئێستا حاکمی عێراق هەیە بۆ ئێمە گرنگ نییە کێ ینی ئەوەی کە بۆ ئێمە گرنگە کێ بەرنامەی پێەیە بۆ چارەسەری کێشانی کە دێت پێشەوە لە عێراق ئەو پابەندبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەرنامە بۆ قەزای مەبدەیانەوە ڕاستە وا دەکات ڕەنگە چۆنی درەنگ خاوە خاو
بکەیت لە هەڵوێستەکانە بەڵام ئەوە جێگیرترە ئێمە نابێ بکەوێنە تاسیدیەوەی کە کێ بە پەلە بڕیارەکەدا و کێ بە پەلە شەقامێک لای دەکاتەوە ئەمە بۆ ئەنزیمانەت بن کە دیکتاتۆرن و هیچ نەفەسێک بۆ چۆن مامەڵە لەگەڵ جیاوازیە عێراق کەموکوڕی زۆری تێدا عێراق گەندەڵی تێدا عێراق هەموو پرۆسیاسی بەڵام عێراق نەفەسێک شێ بۆ ئیدارەدانی مەلەفاتە سیاسیەکان یەکێتی نیشمان لەگەڵ ئەو پەراوێزەیە کە عێراق یارمەتی ئەدات کە کێشە سیاسیەکانی کە هەیە بەهێمنی چارەسەر بکرێت ئەوەی یارمەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە دا و یارمەتی بزنەوە ڕزگاری خواردنی گەلی کوردستانی تێدا کە بەشێکە لەم پرۆسە سیاسی عێراقی ئێستاکە ئەم یارمەتی ئەدات کە تەرحەکانی خۆی بخاتە ڕوو ئەم شتانە بە دەنگی بەرز ناکرێەوە ئەم تەرحانە لە جەوێکی سەقامگیرە هاتوێ هەواڵستران لە جەوی سەقامیرە دۆخی سیاسی عێراق سەقامگیرە لە جەوی سەقامگیرە یەکسەر جێ دەگرێت بەڵام لە جەوی ناسەقامگیریشە ئەبێ ینی پێداگری بکەین لەسەروی جێ بگیرێت چونکە ئێمە یەکێتریشمان کوردستان حزبێکی مەسئولە مەسئولیەتی لەسەر شانە مەسئولیەتی خەڵکی کوردستان مەسئولیەتی پرۆسی سیاسی عێراقی لەسەر شانە بۆیە ئێمە نابێ پۆلیس بین خۆمان ڕەخن لە پۆلیسیەگرین کە هێزی سیاسی هەیە لە عێراق لە کوردستان ماوەیەکی زۆری لە تەمەنی خەڵک خوارد و نتیجەیەکی نەبوو بۆ ئەوەی ئێمەوانە بین پێویستمانە لەسەر ئەو نچینەیە دامەزراوە بین کە مەسەلە سیاسی سەرچەکان جەهۆریەکانی خەڵکی کوردستان و مەسەلە جەهۆریەکانی پرۆسی سیاسی عێراق لەسەری بیناکرەوە ئێستا مەسا بۆ نزیکترین هەلومەرجکە دێت پێشەوە بۆ ئەگەر و نەگەری هەڵبژاردن لە عێراقا و ئەمە ینی یەکێکە لە تەرحەکانی کە دێت پێشەوە ئێستا کۆمیسیۆنی باڵا هەڵبژاردن لە عێراق بە جۆرێکی دیکە دانرایەوە و ئەمە کە دانرایەوە ئەم لەسەر یاسا تازەیە هەڵبژاردن دەکرێت بۆیە یەکێتیشمان کوردستان دەبێت دوای خۆرێ خستنەوە خۆی لە ئەگەر و نەگەرەکانی ئەم هەڵبژاردنە ئامادە بکە وەلەو لاشەوە سیاقی کەشەیە سیاقی پرۆسی سیاسی عێراق کە تا ئێستاکە کەس دەست بەدای نەبووە بۆ گرنگترین عنوان هەڵبژاردننی سەرۆکی حکوومەتی داهاتوە ئەمما ئەو کاینتر ئێمە شەردەیەکی قسە و هەڵوێستی خۆی لە سام و ئەگەرێک و لەسەر هەموو ڕۆداوەکە دەی پێشەوە بڵێ دەستگامان هەیە خەڵکمان هەیە نوێنەتیمان هەیە ئێستا خۆ ئێمە یەکێتیشمان کۆنگری کردووە خۆ بەڵام بەشداری نوێنەتیکردنی یەکێتی دەستگا جەرجەکانی عێراق و کوردستان و خۆی ماوە لە پەرلەمان ماوین لە حکوومەت ماوین لە سەرۆکاتی عێراق ماوین لە پەرلەمانی عێراق ماوین لەبەرەوە باوەڕ ناکەم ینی هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو کۆبنەوەی کە دوو هەفتەی ماوە پەشی کەوت بێت زۆر باشە هەواڵ پۆڵە لە ڕووی جوگرافیاوە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا ناوچەیەکێ پێی دەوترێت ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان یەکێتی چۆن دەڕوانێتە مامەڵەکردن لەگەڵ ئەم ناوچەیەدا ینی دەتوانین بڵین لە کۆنگری چوارەمە زۆر گرنگی پێدراوە یەک لە سەرسی ئەندامانی نوێی سەرکردایەتی کێتی خەڵکی ئەو زۆنە ئابن هەر چۆن مامەڵە لەگەڵ پرسی ئەو ناوچانەدا دەکەن بڵێ لێرە وەکو لە ڕابردووشە هەڵوێستەکانی یەکێتی سەبارەت بە ناوچە دابڕاوەکان ینی هەڵوێستێکی ڕوون و ئاشکرا بووە من پێم وایە ئەوە هەر بەردەوامی ئەبێ و ڕەنگە بە شێوازی کارکردن و سراتیژ بگۆڕێ بەڵام مەسلەی ناوچە دابڕاوەکان ئەمە کۆمەڵێ ینی پرسی ینی ئەساسین لای ئێمە و وەکو جەنابەت وتت لە کۆنگرەی چوارە و لە بەشێکی زۆر لە بابەتەکان ینی پرسی ناوچە دابڕاوەکان ینی پرسێکی گرنگ بووە و گرنگی زۆرشی پێدراوە و من پێم وایە ینی پێویستە لە کاری داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستانە ینی گرنگێکی زیاتر ینی لە ڕووی ئەوەی کە لە پەرلەمانی عێراق لە ڕێی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە ڕێی جەنابی سەرۆک کۆمارەوە کاری جدی بکرێ بۆ ئەوەی کە ئەو بابەتانەی کە کێشەی ینی ماوەتەوە وەکو معلق ماوەتەوە و کێشانە چارەسەر بکرێ مەسەلەی پارێزگاری کەرکووک مەسەلەی حەق و حقوقی خەڵکی ئێمە لەو ناوچانە یان ڕێگەگرتن و هەڵۆشانەوەی ئەو گۆڕانکاریە دمۆگرافیانەی کە لە ناو کەرکووکە لە ڕێی ئەو پارێزگاری بە وەکالەتەوە کراوە و حەق و حقوقی ئەو گوندنشینانەی ئێمە لە سنووری ناوچە دابڕاوەکان کە ڕۆژانە لەلایەن عەرەبەکانەوە تعدایان لێکرێ و خەڵکیان لێ شەهید دەکرێت لە ڕێی تیرۆریستەکان پەلامارە درێن ینی ئەمانە کۆمەڵە پرسی گرنگن کە پێویستە ئێمە ینی هەڵوێستەی جدی لەسەر بکەین و کردوشمانە لە ڕابردوودا بەڵام پێویستە کاری جدیتر و زیاتری لەسەر بکرێ و ئێمە ئەم جارە لە بە هەوڵ و ینی بە زەختی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیمانە لە حکوومەتی هەرێمی کوردستانە ینی وەزارەتێک تەرخان کرێ بە وەکو وەزیرێک تەرخان کرێ بە پلەی وەزیر لە
دەوەکو دەستەیەک لە ئاستی وەزارەتە کە کار لەسەر ئەو ناوچە دابڕاوانە بکات لە هەموو ڕوویەکەوە. ئەمە هیوادارین لە بەغاش ینی ئەمە هەموو هەوڵەکان چڕکرێتەوە بۆ ئەوەی کە چی بکرێت کار بکرێت لەسەر ئەو ناوچە دابڕاوانە لە هەموو ڕوویەکەوە بۆ ئەوەی تر کۆتایی بە مەینەتی خەڵکی ئەو ناوچە دابڕاوانە بێن بەڕاست. ئەمە زیاتر بەرنامەکە لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی و بەڵامدانانی پارێزگاریش لە کەرکوو پشتێکێتی و پێشتریش قسەی لە سەرکرا بووە یەکێتی و پارتی بەبدەئیان ڕێکەوتوم لەسەر و بابەتانی ئەمە کە یەکلا دەکرێتەوە بۆ خەڵکی ئەو ناوچانە هیچ ئومێدێکەیە ئاماژەیەکە یاخود چاوەڕێکن دۆخی بەغدا بنیشێتەوە لە بارێکی ئاساییە ئەو ئیشە بکرێت. بەداخەوە ئێمە لە ڕابردوو ینی کاری زۆرمان کرد بۆ ئەوەی کە مۆزۆی پارێزگاری کەرکووک یەکلا بکرێتەوە و لەو بوارەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تەنازولاتی زۆرمان کرد لە زۆر استحقاقاتی خۆمان خۆش بووین لەسەر زۆر بەرژەوەندی وشتی خۆمان سازشمان کرد تەنها لە پێناوی ئەوەی کە پارێزگارێکی کورد هەبێ ڕێگری بکە لەو دەستدرێژیانەیە کرێت سەر خەڵکی کورد و شاری کەرکووک. بەداخەوە ینی ڕێگری هەبوو لەوەی کە ئێمە ئەو کارە بکەین و کارەکەیان عرقەلیان کرد و ڕێگریان کرد تا ئەو کاتەی گەشتە ئەوەی کە هەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان و ئەو کارەکە بۆ ئێمە قورستر بوو کە ئەنجومەنی پارێزگاکان نەبێ ناتوانانی تۆ لە ناو ئەنجومەنەکەەوە محافزێک هەڵبژێری. ئەمە زەربەیەک بوو لە خەڵکی کەرکووک و لە شاری کەرکووک درا ئیتر بە مەبەست کرابێ بۆ لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان کرابێ بەداخەوە خەڵکی کەرکووک باجەکەیدا و کورد باجەکەیدا. ئێستا ئێمەش ئەڵێن جارێکی کە بچینەوە ئەو بابەتە ینی بە هەر جۆرێ بە فشار بێ بە ڕێککەوتن بێ بە هەر نەوەی لە نەوەکان بێ ئێمە هەوڵی خۆمان بدەین بۆ ئەوەی بە زووترین کات پارێزگاری کورد بۆ کەرکووک دانێن. ئەگەر بۆکووتم لە ڕابردوو یەکێتی سازشی کردووە ئێستاش ئامادەیە لە پێناو بەرژەوەندی کەرکووک و کەرکووکیەکان بە هەر جۆرە ڕێککەوتنێک کە لە ڕابردوو شاهروا بووینە ئێستاش ئامادەین بە هەر ڕێککەوتنێ بێت تەنها لە پێناوی ئەوەی کە ئێمە بتوانین پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دانێن کە استحقاقی کوردە و استحقاقی یەکێتیشە ئامادەی هەموو جۆرە ڕێککەوتنێکین بۆ ئەوەی ئەو ئەرکە جێبەجێ بکەین. زۆر باشە هەواڵسترا لەگەر سەرنجێکت هەبێت لەسەر بابەتی کە پێویستە بە ناوچە کوردستانەکانی دەروی هەرێم من هەردوو شتا خەڵکی و ناوچانە من هەرنۆ دەڵێم کە بەیاننامەی دەستپێکردنی خۆشوونەوەی گەلەکەمان بەیاننامەی دامەزێنێکی نیشتیمانی کوردستان تاکید دەوی تێداکرا لەسەر ناوچەکانی کە لەژێر هەڕەشەی تعریب و ڕاگواستنن لەبەرەوە ینی هەویەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بچیلەی یەک کوردستان دامەزراوە وەوە کە دەستگامان هەیە لە ناوچە دابراوەکان و دامەزراوەمان هەیە کە ئیشی جاجیاکەن و لە ئاسی جاجیا وەکو هەواڵ پۆڵاوەتی مثلا بۆ مەسەلەی محافظ بۆ مەسەلەی ئیدارەیەکی باشی خەڵکی کەرکووک هەبێت ئەوە ینی ئاستەکانی جاجای ئیشکردنە بۆ مۆزۆی کەرکووک دەنا دەڕوانگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردستان یەک کوردستانە و خۆگونجانیەکی تایبەتمەندی ناوچەکە وای کردووە خۆگونجانیەکی نیشتیمانی کوردستانی لەسەر لەگەڵ عێراقی دیموکراتی فیدرال لەگەڵ یاسای ئەحزاب لە ناوچەکانە لەسەر ئەو بنچینەی بیناکراوە کە بە نەتیجە نەخشەڕێگای دەستوری بۆ حەلی ئەو ناوچانە هەبێت کە ئەوانە بەشێکن لە کوردستان وەکو چۆن بەشێکن لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرکردایەتەکەی. هەڤاڵ ستران عەبدوڵڵا هەڤاڵ پۆڵا تاڵەبانی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس کە لەگەڵ ئێوەش خواتان لەگەڵ.